وەک هەمووان ئەزانن کە ڕەوشی ئەمنی کەرکووک هەم ڕەوشی کۆمەڵایەتی کەرکووک هەتا دێ ناسەقامگیرترە بێ، نائارامترە بێ، هەتا دێ چالاکیەکانی ڕێکخراوی تیرۆریستی داعش لە کەرکووکە زیاتر و فراوانترە بێ لە دوایین هەوڵیشان تەقانەوەی یان هەوڵدان بۆ تەقانەوە و دەست بەسەراگرتنی ناوەندی هەواڵگیری کەرکووک بوو. ئێمە وەکو تەفگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی کەرکووک بە توندی ئیدانەی ئەو کارە تیرۆریستانەیەکەین، بۆیە داواکارین وەکو پێشتریش داوامان کردو لە تەواوی لایەنەکان ڕێکخراوەکان ئیدارەی شارەکە و حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی عێراقی پەرلەمانی حکوومەتی کوردستان داوامان کردو کە ڕەوشی کەرکووک لە بۆشایەکی گەورەی ئەمنی سەربازیایە، بۆیە داواکارین کە ئەم ڕۆژە ئارام بکرێتەوە و ئەوەی کە زەرمەند و قوربانی سەرەکیە خەڵکی شاری کەرکووکە. بۆی ئێمە وەکو تەفگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی کەرکووک داواکانی کە ژوورێکی ئۆپراسیۆن لە تەواوی لایەنەکان پێک بهێنرێت، بتوانرێت کە بەر لەو هێرشانەی و چالەکەەکانی تروریستی داعش لە شارەکەدا بگیرێت و لە هەمان کاتە داواکارین کە کۆنفرانسێکی ئاشتەوایی لە شارەکەدا بەدەست پێشخەری یاخود بەنەوەنگیری یاخود بە بەشداربوونی یۆنامی لە کەرکووکدا بەڕێوە بچێ لە تەواوی لایەنەکان، لە تەواوی نەتەوەکان، لە تەواوی پێکاتەکان، لە تەواوی ئەحزاب و ڕێکخرا و کەساتەکان لە کەرکووکدا لەسەر ئاسەکانی هەم سیاسی بێت، هەم سەربازی بێت، هەم کۆمەڵایەتی، هەم کەلتوری و کۆنفرانسێکی ئاشتەوایی بێ بۆی کە بتوانین نەتەوەکانی کەرکووک پێکەوە ئاش بکەینەوە، بۆی بتوانین لا بەڕێوەبردندا بەڕێوەبردنێکی دیموکراسیانە بێ، لە پێکەوەژیاندا پێکەوەژیانێکی ئاشتیانە بێ. بۆیە وەکو تەفگەری ئازادی جارێکی تر تەواوی لایەنەکان و خەڵکی کەرکووک و حکوومەتی عێراقی و پارێزگاری کەرکووک و هەم حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانش ئاگادار دەکەینەوە ڕەوشی کەرکووک لە ڕەوشێکی ئەمنی ناسەقامگیرایە، لە ڕەوشێکدایە کە شارەکە خەریکە تیرۆریستانی داعش تا دێت چالاکیەکانیان تێدا بەرفراوانترەکەن و تا دێت کوشتار و کار تیرۆریستەکانە لە شارەکەدا بەرفراوانترەکەن. بۆیە داواکارین چیدی بەر لەو هێرشانە بگرێ ڕەوشی شارەکە ئارامتر بکرێتەوە.